لەبارەی چاودێریکردنی شوێنەکان و نرخ و شێوازی قوربانیەکان چۆن دەکرێت هاوڵاتیان دەبێت لی دوور بن ئەگەرنا وەک پارێزگاری هەولێر باسی کرۆ کە قەدەغێ بە هەموو شێ قوربانیکردن لە نێو ماڵاندا و سەربڕینی حیوان لەبارەی ئەم پرسانە لەگەڵ بەڕێز نەباز عەبدولحەمید قایمقامی قەزای ناوەندی هەولێر کە لاولێرۆ لەگەڵماندا گفتوگوی زیاتر لەسەر ئەم پرساکەین. بەڕێز نەباز عەبدولحەمید سڵاوتان لەبێتۆم کاتتان باش. بەڕێز نەباز عەبدولحەمید ڕێکارەکانی ئێوە چین بۆ ڕێگریکردن لە ئەنجامدان و سەربڕینی ئاژەڵ لە نێو ماڵەکاندا ئەگەر چاودێریەکەن و کەسێکتان بینی ماڵێک لە نێو ماڵەکانی خۆیدا ئاژەڵێکی سەربڕی چۆن مامەڵی لەگەڵەکرێ؟ جێژنتان پیرۆز بێ خۆتان ئاگادارن ماوەیەکە نەخۆشی تای خوێنبەربوون سەری هەڵداوە ئەو نەخۆشێکی مەترسیدارە ئێمە چەندین کۆبنەوەشمان لەسەری ئەنجامدا و چەند ڕێکار و ڕێوشێنێکیشمان گرتە بەرامبەر ئەو کەسانەی کەوا دەبنە هۆی دروستبوونی مەترسی لەسەر ژیان و تەندروستی هاوڵاتیان. ئێمە لە هەولێر تاکو ئێستا 9 حاڵەت تۆمار کراوە لەو 9 حاڵەتەی 5یان بەداخەوە گیانیان لەدەستداوە کەواتە ڕێژەی مردن بە ڕێژەیەکی بەرزە پێویستە هاوڵاتی ئەو مەترسیانە بە هەندەگریتن. ڕەچاوی ڕێنمایە تەندروستیەکان بکە ئێمە لە ماوەی ڕابردووش ئەو کەسانەی کە ئاژەڵەکان لەسەر شەقامەکان سەردەبڕن یاخود لە شوێنەکانی گۆشتفرۆشی لە دەرەوەی سەربڕخانەکانی جراحەتی تونمان لەگەڵیان کردووە. چەند کەسێکمان ڕەوانەی دادگا کردووە لەوێ بە بڕیاری دادوەر تاکو ئێستاش بندن لەبەر ئەوەی وەکو باسم کرد لەبەر مەترسی ئەو نەخۆشیە و هەروەها ڕێنمایە تەندروستیەکانیش ڕێگە ناداتن کەوا ئاژەڵ بە هیچ شێوەیە لە دەرەوەی سەربڕخانەکان سەر ببڕدرێ. ئێمە بەیانی کە جێژنی قوربانە خۆتان دەزانن وەکو بەڵێ ببوورە ینی لە گۆری ڕێنمایên وەزارەتە تەندروستیە ئەگەر هات و حیوانێکی نەخۆشی هەبیتن یعنی حتا ددەمە پشکرینێژیدا دەرناکەویتن خەڵک دێکڕیتن ممکنە بەتە ماڵە خو سەرجێکات و ئەو نەخۆشیە هەنێ و زبل و تشتێوێل بەردەرکی فڕێددەن وە چی ئیجرراعاتێک هەیە گەلوان کەسە مادەم قەدەغ هەیە. ئەمە هەفتەی ڕابردوو دوو کۆبنەوەمان ئەنجامدا کۆبنەوەی لیژنەی ئەمنی لۆدانانی پلانی ئەمنی لۆ ڕۆژانی جژن کۆبنەوەیەکی تریش کە با بڵێن تایبەت بوو بە ئامادەکاریەکان لە بۆ جژن لە ڕووی خزمەتگوزاریەوە لە ڕووی خۆپارێزی لەو نەخۆشیە یاخود بابەتی قوربانیکردن. ئێمە سەربڕخانەمان هەیە لە هەولێر سەربڕخانەیەکی گەورەی هاوچەرخەیە لەگەڵ دەوروبەری هەولێریش لە چەند شوێنەکەمانە وەکو قوشتەپە وەکو بنەسڵاوە. ئەمە داوا لە هاوڵاتیان دەکەین ئەوانەی کە بەیانی بەنیازن قوربانی بکەن ڕوو لە سەربڕخانەکان بکەن لەبەر ئەوەی ئەو ئاژەڵە کە لەوێ سەر دەبڕدرێ پشکنینی لۆ دەکرێتن لەلایەن ئەو پزیشکانەی کە لەوێ دەبن پشکنینە پێشی سەربڕینی باڵێن ئاژەڵەکە لە بۆ ئاژەڵەکە بۆ دڵنیابوون لەوەی کەوا هیچ زۆرە نەخۆشیەکی نە یاخود هەڵگری گەنە نییە کە دەبتە هۆی بڵاوبوونەوەی یاخود گواستنەوەی ئەو تای خوێنبەربوون بۆ مرۆڤ هەروەها پشکنینێکی تر بۆ گۆشتەکە دەکرێتن کە لی دڵنیابوون اینجا ڕێگا دەدرێ بێتە بەردەستی هاوڵاتی بەو حاڵەتە ئەکید مەترسیەکانی کەمتر دەبتەوە ئەوەی ترکە لە ناو ماڵان یاخود لە کۆڵانەکان چەندین زیانی هەیە زیان بە ژینگە دەگەینی ئەکید پاش ماوە و ئەو با بڵێن ئەوەی کە دەمینێتەوە لە ئاژەڵەکە هەمووی دەبتە هۆی بڵاوبوونەوەی جۆرەها میکرۆب و ڤایرۆس و بۆن و بەرامێکی ناخۆش بەڕاستی زەرێکی زۆرە بۆ ژینگە هەرچەندە ئێمە تیمەکانی شارەوانیمان ئاگدار کردیتەوە چەندین لیژنە پێکاتوە چاودێری کۆڵانەکان بکات چاودێری شوێنە گشتەکان بکە ڕێگای دەرەچیەکانی هەولێر ئەوانەی کە پێشووتر ئەو کاریان لێ ئەنجام دەدرا کە ئاژەڵی لێ سەر دەبڕدرا چەند شوێنێکی تری دیاریکراویش هەیە لە هەمووی گرنگتر گۆڕەپانی فرۆشتن و کڕینی ئاژەڵان ئەوێش چاودێریەکی باش دەکرێت بنکەکانی پۆلیس هەروەها تیمەکانی شارەوانی پۆلیسی شارەوانی هێزەکانی زێرەوانی ڕاست پێردراون لە ئەوەی چاودێری ئەو شوێنانە بکەن هەر کەسێک پابەند نەبی ئەکید ئیجرراعاتی لەگەڵ دەکرێتن هەر کەسێک ببتە هۆی دروستبوونی مەترسی لەسەر ژیان و تەندروستی هاوڵاتیان بە دڵنیاییەوە ئیجرراعاتی لەگەڵ دەکرێتن بابەتی ژینگەیەوەش ئەوە بابەتێکی ترە ڕێگە بە کەس نادرێت هیچ ئیجرراعاتێکی دیاریکراوتانیە بۆ هەر کەسێک لە نێو ماڵەکانی خۆیان ئاژەڵ سەر بڕێ
بخۆی ئەم یەک قسەی بکەین بە سەراحەت یعنی وەکو اعتقادێک خەڵکانێک هەنا زۆر بە ینی مصرن لەسەرەوەی کە دەڵێن ئێمە دەبی قوربانیەکە لە ماڵەوە بکەین بە ئامادەبوونی هەموو ئەندامانی خێزانەکان ئێمە ئاگداری ئەو هاوڵاتیانەشمان کردەوە ئاگداریشان دەکەینەوە کە ئەوانەی کە ئاژەڵەکان دەبنە سەربڕخانەکان ئەو ژمارە زۆرەی لەگەڵ ئاژەڵەکانیان نەچن یەک کەس دوو کەس بچی پێویست ناکە 6-7 کەس بچی لەوێش کە دەبنە هۆی دروستبوونی قەرەباڵغی و وا دەکەن کە کارەکان وەکو پێویست نەڕواتن تاخیر دەبیتن گرفت لە بۆ کارمەندانی سەربڕخانە دروست بیتن بەڵام ئەوەی اعتقادە هەیە بەڕاستی کەوا دەڵێن دەبی لە ماڵەوە بکرێ و بە ئامادەبوونی هەموو ئەندامانی خێزان و منداڵ و گەورە و گچکەوەوانە هەرچەندە ئێمە داوامان لە بەڵام بۆ زێدەکردنەوەی کاک نەبەست لژنەوە بلندە فتوای لە هەرێما کوردستانێژی گوتیە گەڕەکە هاوڵاتی لە گوڕی ڕێنماین وەزارەتە تەندروستی ji bo serjekirina qurbaniyan tev bigerin ji derve wê gun nehat û zerarê bigihîniya xwe û dawî berê ekîd etû ke qurbanî dekey yekek sunneteke li sunnetekan ke cêbeciyê dekey yaxud ke encamî dedê belam eger ew qurbaniyê tû bo hoy ewey ke xelk zererî pê bigatin bibte hoy ewey ke nexweşî bilaw bîtewe bibte hoy ewey ke wa metirsî leser jiyan û tenduristî hawlatiyan durust bî bi dilniyayewe xêrid nagatê bikêçewanewe دەبێ هۆیەک لە هۆیەکانی ئەوەی کە ئەو مەترسیەت دروست کردیە بۆیە ئەکید مامۆستایانی ئاینیش لەگەڵ ئەو بۆچوونەی دابووینە کەوا دەبی خەڵک هەموو کۆمەلگا بپارێزی دەوروبەری خۆی بپارێزی پاراستنیشی ئەوەیە کە دەبی پابندی ڕێنمایی باشە کاکنەبەس بەر کورتیا دەمیژ کەرەما خۆ چاودێریا جهنگشتی گەشت و گوزاری چاوە هاتیە کرێن ji ber giraniya narxan dizanîn ku di rojên cejnê de hejmareke zêdeya geştyaran ji xwarûna verast Iraqê ji xwe çend roj dest pê kiriye hewe çi kar kiriye ji bo kontrolkirina bi giştî bazaran bi taybetî vekirina xwaringehan û çavdêriya mijarên paqijî û tenduristiyê ئێمە لیژنەکانمان لیژنە هاوبەشەکانی قایمقامیەت بە بەردەوامی لە کارێکەکانی خۆیان بەردەوام بووینە لە ڕۆژانی ڕابردوو کاری ڕۆژانەی ئاسایی خۆیان وەڵام خۆتان دەزانن لەگەڵ هاتنی بۆنەکان بە تایبەت جەژن خواستی هاوڵاتی زیاتر دەبی لەسەر کڕینی کاڵا و شتومەک جموجۆل لە ناو بازارەکان زیاد دەبیتن بە هەزاران خەڵکی تر وەکو میێوان ڕوو لە شارەکە دەکەن لە ماوەی هەفتەیەک زیاتر لە 100,000 کەس هاتووە پێشببینی دەکرێت ئەو ژمارەیە بەیانی و دوو بەیانیش لە زیادبوون دابی بە درێژایی ڕۆژانی جەژن لەبەر ئەوە وا دەکاتن کەوا کاری ئەو لیژنانە زیاتر بکرێت دەرچوونەکان زیاتر بکرێتن و چڕتر بکرێتەوە هەموو ڕێستوران بەکرینە جهێن قۆرخکاری ناو باژاری و دەرڤە و جهێن گەشتیاری ئەکید بەشێک ئەمە و بابەتەش باس کرایە بەڵێ ئەو بابەتە باس کرایە بابەتی هوتێل و موتێلەکان ئەوانە لە ڕێگای کۆمپانیەکانی گەشتیاری پێشووتر ئەو گرێبەست و ڕێکەوتنانە کراوە ئێستا و گروپانەی کە دێن زۆربەی زۆری ئەو گەشتیارانە لە ڕێگای گروپەکان و بەشێکی زۆریشیان بە ئۆتۆمبیلی تایبەتی خۆیان دێن پێشووتر وتێلەکان هەمووی گرێبەستیان ئەنجام داوە لیژنەکانی گەشت و گوزار چاودێری ئەو بابەتەی کردووە سەردانی هوتێلەکان بە بەردەوامی کراوە کۆمەڵی چێشخانە و ڕێستۆرانتەکان بە بەردەوامی سەردانی ئەو هوتێلانەی کردووە و لەگەڵ کۆمپانیەکانی گەشتیاریشکە لە شارەکانی تری عێراق لە ناوەڕاست لە خواروی عێراقەوە گەشتیار دەینن بۆ هەولێر لەسەر خەت بووینە لەگەڵ یەک ئاگدارن بۆیە لە کاتی مانەوەشیان ئەو شوێنانە چاودێری دەکرێن ئەوانە تاکو چەند ڕۆژ دەمینێنەوە لە شوێنە گەشتاریەکان ئەو ژنانە هەمووی پێک هاتووە هەر ئەمڕۆ بەڕێز پارێزگار و چەند لایەنێکی تری پەیوەنددار سەردانی بازگەی شێراوەیان کرد لۆوەی ئاگدار بن لەوەی کە چۆنیەتی هاتنی ئەو میێوانانە و پێشوازیکردن لیان بە باشترین شێوە بە جوانترین شێوە ئێستا ژوتێلەکان دەتوانم لێم زۆربەی زۆری پڕە لە گەشتیار ڕێستۆرانتەکان کراوە دەبن دڵنیاییەوە متابعە دەکرێن لەلایەن لیژنەکانی گەشت و گەلێک سپاس کاک نەبەس عەبدولحەمید قایمقامێ قەزاناڤەندیە هەولێرێ سپاس بۆیەوە